ئاخێزیان لە ئاخێز کوردان شار جوانڕۆ دەبێ ئاگادار بن و بزانن کە دەوڵەتە ئێرانی لە گەمارۆی ئێوەدایە لە شارە جوانڕۆ و ئێوە لە گەمارۆی دەوڵەتە ئێرانیە نیەن. ئاخێزیان جوانڕۆ بزانن جوانڕۆیشێ بکەنە جوانڕۆکەی جاران و ئەوڕۆ دەوڵەتیان دەوڵەتە ئێرانی لە شارە جوانڕۆ گەمارۆ بدرین، هەر لە حاڵانی و لیان بگرن تا لە ڕوانسەرۆ تا لە گرا بتوانن دانە بەدانیان بتۆپێنن. دەوڵەتە ئێرانی لە مواجهەی واقعی کوردانە دەست بە ڕەشە کوشیە ناوە خیابان ئەدات. ئەوەی یارە ئاخێز ئەم ئاخێزە کوردانەسە ئێشێ بزانێ بە قەستە کوشتن و تۆپەندنە مەئمورینە دەوڵەتە ئێرانی و نابردنە مؤسساتە نگریسە دەوڵەتە یەهودە ئێرانی لە سەرزەمینە ئێمە بێتە خیابان. ئەو لە سەرزەمینە ئێمە بێگانەس ئەو ترسگیانە خۆی هەست وا خوێن لە بەرە مردمە ئێمە ئەڕوات ئێشێ ئەمڕۆ دەوڵەتە ئێرانی ئەمشەو دەوڵەتە ئێرانی خوێن لە بەری بڕوات. واجبە سەرشانە هەر یارێکی ئاخێزیە لە شارە جوانڕۆ ئەمشەو هەر کارێکتان کردگە ناوێ بێڵن ساردۆ بێتۆ تا سوحا ئەمشەو ئێشێ وەکو ڕسق ناوە خیابان ئاگر بنێن بە مەئمورینە دەوڵەتە ئێرانی و سەدان ماشینیان لێ بسووتێنن، یەک نەفەریان نەتوانێ بە ناوە خیابانەکانەوە بێت و بڕوات. ئەوەی هاوکاریە دەوڵەتە ئێرانی ئەکات ئێشێ خەڵکە جوانڕۆ دانە بەدانیان بسووتێنێت، نابێت لەحزەیەک بکێشێنە دواوە. تەمامە ئەوانەی وا مەردم ساردۆ ئەکەن و بە تایبەتی ئەو مەلانەی وا ئیمڕۆ خەڵکیان دەستبەسیا کردوونیان هێشت خەڵکی بە سازمەندهی کریاک بێتە ناو شار و خەڵکیان بەلێشاو دابەرە تەقەی دووشکای نیروگە لە ئەمنیەتی دەوڵەتە ئێرانی. یاران ئاخێزە کوردان دەبێ بزانن خەڵک با شلوقیکا وەلێ ئێوە دەسە خۆتان بۆشێنن. خەڵک با لە ناوە خیابانە بەردەکان بتەقێنێ، بەڵام ئێوە بە قەست وەکو ڕسق ئەم بێ شەرەفانە ئاگر بدەن. نێڵەن بەسەریەوە بچێتەگرا جوانڕۆز ئەگرا موتنە سوار خاسانە جوانڕۆ حیچ وەخت نەچکیاگە و تەسلیم نەوگە لە حیچ شەڕێکە و ئەم جارەش تەسلیم ناوێت. ئەوان لە محاسرەی ئێوان، ئێوە لە محاسرەی ئەوانیان. مەئمورینە دەوڵەتە ئێرانی ئێشێ ئەمشەو لە تاوە ترس خەویان پیانەکەوێتاوە پەلە پەترۆس و حادەرچن. دەبێ ئەمشەو دانە بەدانیان ئاگر بترێن و تۆڵەی ئەوەی کە ئەمڕۆ کردیان لە ناوە خیابانە بەسەریان بێرنەوە لە تاریکاییشەوە حتا بەیانیەشە جەنگ و گوریزیان لەگەڵا بکەن لە ناوە خیابانە بە کۆکتێل مۆلۆتۆف بە بنزین بە پوتە بنزین بە ئەوەی دەستان ئەگابیان سووتێنن. و ئەوانەیشی کە لەگەڵ دەوڵەتە ئێرانی چهرەگە لە دیارە دەوڵەتە ئێرانین ئێشێ ئەوانەیش تیکە تیکە بکرێن. یەک لەحزە پاشەکشەتان نەوێ وا چووگینە سەناوە قۆناغە ئینقلابە واقعی لە گراسە دەوڵەتە ئێرانی لە مەهابادەوە تا کامێران و تا جوانڕۆ خەریکە چمودان نیشانەدا ئیستە خۆی چڕۆ کردگەسۆ نەماویشە ئینقلابە شەبیه سازیە فەزایە ئەنلاینی لە تەریقە ئێوەوە شکستی خوارد. ئێوە گەورەترین فەتحنامەی تاریختان تۆمار کرد و لەمە و بەبعدیش جڵەوام شۆڕشە ها بەدەسە ئێوە. لێمان کوژریاگە لە چەپەڵەمە ناکەین، لێمان کوژیاگە لێیان ئەتۆپێنین وەکو ڕسقەیان سووتێنین. ئەمشەو تا بەیانی ئێشێ لێیان بتۆپێنن و حتمەن ئێشێ ئەمشەوە دەسە بۆشێنن لیان. ئەگەر بیسی ترمان کوژیاوێ ئەمشەو ئێشێ ئەو دەسە بۆشێنرێنەوانە. ئێشێ لە هەڵانی و بەریان پێ بگرن، لە سەلاس و بەریان پێ بگرن تا بتوانێ ئەم مەرحەلە جوانڕۆ ئرتقای بابەرە و سەر. یعنی ناکرێت تا مردمە ئێمە بێ دەسەڵات و لەناوە دڵە لەرزە و تەرەدودا تێنە دەر و متەزەلزل تێنە دەر لیان بکوژن. ئەمشەو یارانە ئاخێزێکەوە لە ناوە جوانڕۆوە نایەڵن سۆح بێت و ئاگر بەر ئەدەن لە گیانە دەوڵەتە ئێرانی و تۆماریەکەنە واگرە.